ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە چوار هاوڕێ ئازا و مەردی دژی زۆردار و نامەردی گۆن باوکت هێشتا لە ژیاندا ماوە ئەو مامۆستامە ئەو ڕاوچییە ئەوە هات دیارە زۆر گەورەیە زۆر باشە ئێستا باڵێنت پێدام ئامۆژنمی تۆ ئێستا دەتوانم تاقیکردنەوە بکەم بۆ ئەوەی ببم بەڕاوچی گۆن ئامۆژنمی تۆ من نازانم بۆنی دایکی ڕاستەقینەم چۆنە بەڵام واز دەکەم تۆ بۆنی دایکمت لێدێت من هەرگیز لەبیرت ناکەم بۆ هەر شوێنێک بچم دڵنیا بە وەرنێرە ئەگەر بتوانن ئەو ڕاوچی ببەزێنن ئەوە پارە وەردەگرێن هەروەها دەتوانن سەیری نمایشی ئاژەڵە ڕەندەکان بکەن لە ناو کەشتەکەدا هەروەها بۆ هەموو ململانێکەرەکانیش بەلاشە کەسەیە خۆی تاقی بکاتەوە چی خۆی پیازەیە وابزان کەشتەکە کاتژمێر 6 بەڕێ دەکەوێت بۆ دۆڵ پێویستە پارەم دەستکەی بۆ بلیت کەشتی ناتوانم لێرە بەبێ کاردا بنیشم زۆر باشە باشە ئەمە چوارەمین کەس بوو کەسی تر هەیە بێت ئێرە ئەوەی دەوێت بێت ئێرە بازوو بێ ئەجینا دەڕۆین زۆر قورسە ئەو پیاوە ڕاوچییە؟ یعنی ئێستا ئێوە هیچ پاڵەوانتان نییە؟ ئەگەر هیچ کەسێک نییە ئەوە ناچار دەبین پارەکە بدەین بە ڕاوچیەکە دووبارەی دەکەمەوە هیچ کەسێک نییە؟ زۆر باشە وا دیارە کەسێک پەیدا بوو وەرە کاکە هەی دەرێ ئێوە بەهێز دیارن ئامادە بن دەست پێ بکەن
هی گاڵتە چی تۆ زۆر سەرنجڕاکێشی دەزانی بەڵام هێشتا زۆر زۆرت ماوە تا بتوانی بەرەو ڕووی من بوەستی ئەوها تۆ بە منت وت گاڵتە چی؟ با بچم بۆ دۆڵ ئینجا نیشان دەدەم. هی بەڕێز دەتوانیت پێم بڵێ ئەو کەشتە لەکوێیە کە دەچێ بۆ دوورگەی دۆڵ؟ هی چاوەڕێکە دەزانم کە تۆ دەزانیت بەڕێز. من مەڵێ بەڕێز چاوەڕێکە تەنها پێم بڵێ کام کەشتی دەچێتە دوورگەی دۆڵ. هی منداڵ ئەگەر دەتەوێت بچیتە دوورگەی دۆڵ وەرە لەگەڵ من وەرە ئەم شوێنە پێ دەزانم بە دڵنیاییەوە. بەڕاستی دەتوانی؟ بەڵێ دوام کەوە. ڕاوەستە ها؟ فێڵێکت لە بن سەرە تۆ وا خۆت نیشان دەدەی کە کەسێکی چاچی تا فێڵ لە منداڵێکی بێتاوان بکەی لە ناو شاردا بیبەی لە شوێنە چتر بفرۆشی. بەڕاستە بەڕێز؟ ها؟ تۆ چی دەڵێ؟ ئەوە چ قسەیە کە تۆ دەیکەی؟ من ئەم کارە تەنها بۆ چاکەی خۆم لەگەڵیدا دەکەم. ها؟ لا چۆنە سەر ڕێگام. واو بەڕێز زۆر سپاس. سێوەکەت زۆر بەتام بوو خوارد لەگەڵ. هی فەرموو ئاگادار بە بچکۆڵ ئەم زازالوکێ ژەهراویە مەنجوڵێ ئەگەر بچوڵێنەوە پێت وەدەدات. ئەو ڕاکردنە وای لێکردم زۆرم برسی بێ. بۆستە ئەو دەزە بگرن. گەدەم زۆر بەتاڵە و دوکانەکەش کەسی لێ نییە وابزانم فرسەتێکی باشە. برسیەتی هیچ نازانێ. ئاگاداری دوکانەکە بە منداڵ. ها؟ ئەوە دیسان تۆی؟ ها سرت لە مسوڕماوە؟ ئەمە ڕاستی ژیانە منداڵێکی پیس و سەپەڵی وەکو تۆ ئاسانیە بۆی بۆ ئەوەی ببێت بەڕاستێکی کارەمە. ئەگەر تۆ لە من گەیشتی بۆچی ناگەڕێتەوە لای دایکت؟ کورە بیگەڕێنەوە هی منە کورە بیهێنەوە. ئەمە چی بوو؟
ئەوە کانجی ماڕۆیە ئەو کەشتێک کە تۆ دەتەوێ دوای 6 کاتژمێری تر بەڕێ دەکەوێ. سپاس بەڕێز. ئەمە دورگەی نەهەنگە، بێگومان دەبێت لە کاتی خۆیدا جێی بهێڵین. هەمووتان تێگەیشتن؟ هی تۆ تازەکار پاکردنەوە بەسە واز بێنە، بڕۆ کەمێک چامان بۆ بێنە. وای بە چاوان هەر چۆنێک بێت سەرم سوورماوە، تۆ بەڕاستی ئەمەت گرت؟ ئەمە بۆ من کارێکی زۆر ئاسانە، چونکە خۆت دەزانی من ڕاوچیم. خۆی بەڕاستی دادەنێ. وەرن خۆتان ببینێن، وەرێن. زۆربەی ئاژەڵە دەگمەنەکانی جیهان لە ژوورەوە نمایش کراوە. با سەیری بکەم. کانجین ماڕۆ دەبێ ئەمە هەوبێ؟ چاوەڕێی چی دەکەن؟ فەرمون وەرنە ژوورەوە. بە یارمەتیت ئەوە کەشتیە؟ هی بەخێر بێ دوو سیرکردن. فەرموو وەرە ژوورەوە بەڵام فەرموو نیگەران مەبن، دەتوانن دوایی پارە بدەن. زۆربەی ئاژەڵە دەگمەنەکانی جیهان لێرە کۆکراونەتەوە نمایش دەکرێن. سەرەتا لە ماری زەبەلاحەوە دەست پێ دەکەین کە سێ جۆری سەرەکین، جان ئەی، جان بی، جان سی. ئەوەیان بۆ قەیخڕا کە خۆی هەڵدەدات لە کاتی باراندا. ئەوەیان کیسەڵی خڕا کاتێ بەڕێ دەکەوێت ناتوانێت بوەستێ. ئەمەیان پۆکسپێرە، ورچێکی زۆر زۆر ترسناک و سەرشێتە. ئەوانە هەرگیز ماڵی نابن لەلایەن مرۆڤەکانەوە. کاتێ ئەو ورچە دڕندەیەمان کرد، 3 کەسی کوشت. بێن بورە، جاری پێشتر نەمتوانی بێن بۆ نمایشەکەت. گوێ مەدێ، کاتێکی خۆشمان بەسەر برد. بەڕاستی دەربارەی ئەم شتە دەزانی خۆم دەخەمە مەترسیەوە بۆ ئەم شتە. تۆ پێویستە نرخێکی باشم پێشکەش بکەیت، ئەجینا ئەوە بێبایەق دەبێت. زۆر باشە، ئینشاءڵڵا. تۆ باش دەزانیت ئەمە وەرگرتن و بەخشینە. تۆ بۆ لێرە وەستاوی، دەتوانی بڕۆیت. ئەوەندەت پێ چۆنە؟ ئۆ ئەمە چییە؟ ئەمە هەر زۆر زۆر کەمە. ئەی هاوار! ئەوە چی بوو؟ ئەم دەنگە لە لای قەفەسەکەوە هات. با بڕۆین بزانین چی ڕوویداوە. دواتر لەسەر پارەکە قسە دەکەین. ئای! تکایە هەر ئێستا بگەڕێتەوە. ببوورە کە لەم قەفەزەدا زیندانی کراویت. گرەو دەکەم کە ڕۆژێک دەبیت بە فەرمانڕەوای دارستان هەر وەکو کۆنتا. ها؟ ئەو کوڕەتیوە چی دەکا؟ زۆر باشە، زۆر باشە. چی ڕوویداوە؟ ئەوە چی ڕوودەدات لێرە؟ کە شێتانە ورچە دڕندەکە لە ئامێز دەگرێت. ورچەکە زۆر خۆشحاڵ بوو دەستی دەلێسێتەوە.
تۆ خۆت بەچی دەزانی کێشەمان بۆ دروست دەکەیت تۆ تەنها منداڵێکی بچووکی بەڕێز ڕاوچی ها ڕاوچی؟ دەتوێت ئەمە ڕزگار بکەیت هیچ زۆرێک ڕێگەت پێنادا تۆ دەزانی ئەمە چەند بە نرخە بۆ دەستکەوتنی پارە ئەو چۆن ڕاوچیەکە؟ چەند دقەیەک کارم هەیە ببورن؟ ئەمە دەبێت کۆدەکە بێت. وەبزانم ئەوە کالجی ماڕۆیە کە لەوانەیە بەم زوانە بەڕێ بکەوێت و بڕوات. وەبزانم کەشتێکە بەبێ من دەڕوات. باشە ئێستا من چی بکەم؟ ها؟ هی بەڕێز! باشە بەڕێز تۆ چی دەکەی لێرە؟ ئەی کەشتێکە بەم زوانە ناڕوات؟ گوێی پێمە دەهیست نییە. سەرسامت دەکەم بەم کارم. من هەمیشە قەرزی چاکە کاران دەدەمەوە. هەر چۆنێک بێ ئێستا تۆ چۆن بیر دەکەیتەوە؟ تۆ لە زوو بە خێراکە دەزانی کاتمان بەدەستۆ نییە؟ من لە پێشدا دەڕۆم. ناتوانم بۆ هەمیشە یارمەتیت بدەم. تەواو ڕاکەن! دەتوانن بگەڕێنەوە خاچی خۆتان. ئێوە هەمووتان ئازادن. بەڕاستی سەر شێتە. چۆڕێکە ئەوە تۆ بێ و کارت کرد دەبوایە من زووتر بمزانی بە کە ئێوە پیاوخراپێ. بەنەفرەت بی وەم زانی منداڵێکی باشی گورە ڕاوچی بڕۆ دەرسێکی باشی بنەرێ سیرکە مندا بۆچی ئەو کارت کرد ها؟ پێت خۆشە بجەنجین دەزانی کە من ڕاوچیەکی ترسناکە. نەخێر تۆ ڕاوچی ڕەسەن نیت. تۆ دەمارم دەگری با نیشانت بدەم ئەگەر ڕوبەڕووی ڕاوچی ببیەوە چیت بەسەر دێت. ئەوە بۆ وای لێ هات گەر جاری پێشوو برسیم نەبووایە ئەوە هەر ئەو مستەم لێ دەدا کە ئێستا لێم دای. بەڵام بەڕێز تۆ گوتت من لە پێشدا دەڕۆم. زانیم ئەو کەسانە دانەوێ ئازارت بدەن. جگە لەوە ژویستم کۆتایی بە ئامانجی ئەو سەختە چیانە بهێنم لێرە. زۆر باشە چی بکەین؟ بیرم کەوتەوە. پێش هەموو شتێک ئەگەر ئەو ڕاستکێشی ڕاستەقینە بووایە ئەوە بە یەک لێدا نەدەکەوێت. چاوەڕێکە ئەم پارەیە لە بڕی ئەو ئاژەڵانەیە کە ڕۆیشتێت. هەی بەڕێز تۆ دڵنیا بوویت لە پارەدان بەو کەسە؟ بڕیار وابوو ئەم پارەیە بداتە ئەم سەختە چێکە لەسەر زەوی کەوتوو بووە. لە پێش هەمووش من پارەی خۆم دەستکەوتووە. وابزانم ڕۆژێکی ناخۆش نەبوو ئەمڕۆوە. خێراکە ئەجینا ئێمە بە کەشتەکە ناکەین زوو. تاو کاتەی من بە سەلامەتی دەگەم ئامادە بۆ کەشتیوانی. هی چاوەڕێکان چاوەڕێی ئێمە بکەن. من دەمەوێت لەگەڵ کەشتەکە بێم بوەستن. منیش ئێوە زۆر دواکەوتن کەشتەکە ناگەڕێتەوە. مەلە بکەم بۆی بگەم بە کەشتەکە. کەشتەکە تاوە چارۆکەکانی هەڵداوە. هەرگیز ناگەن بە ئێمە بەمەلەکردن. ئەمە بۆ من کەمایەتیە ئەگەر ئەو منداڵۆکە ببێتە ڕاوچی. بۆسە بەڕێز وابزانم بیرۆکەیەکم هەیە. خێرا دوای من بکەوە. هی بۆچی من دەبێ هەمیشە بە دوای ئەم منداڵە بکەومەوە؟ هەی تۆ بە من دوت کە بیرۆکەیەکم هەیە پێم بڵێ ئەم بیرۆکەیە چییە؟ منی لێگەڕێ. ئەوانە هەوڵی چی دەدەن؟ تۆ ڕادەبوێری؟ زۆر باشە تۆ ئامادەی؟ دای بڕۆ! خۆت بە منەوە بگرە.
باشیت؟ بە من مەڵێ بەڕێز ناوی من لیۆریۆیە زۆر باشە پێویست ناکە چیتر نیگەران بن تا و کاتەی من بە سەلامەتی دەگەمە دڵ خوات لەگەڵ دوورگەی نەهات. لەم شەپۆلە گەورانە چەند سرت ڕاکێشن ئێمە لەسەر دەریا ململانەیەکی سەیر ئەنجام دەدەین لە ئەڵقەی داهاتوو لەگەڵمان بن لوودبەرسی دەریایەکی بە شەپۆل زۆر ئەنبازی風の声